ئەمریکا و ئێران شەڕ و پێکدادان یان دانوستاندن و توێژ سڵاوتان لێبێت و بەخێر بێن بۆ بەرنامەی ڕۆژەف. وەک نوێترین نیشانی ناسەقامگیری نێوانی ئێران و ئەمریکا، دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا لە تویتێکدا نووسی ئەگەر ئێران شەڕی بوێت ئەوە بە فەرمی بە مانای کۆتایی ئێران دەبێت، هەرگیز هەڕەشە لە ئەمریکا مەکەن. ترامپ هەروەها دەڵێت ئەمریکا شەڕی ناوێت بەڵام ڕێگاش نادات ئێران دەستی بگاتە چەکی ناوەکی. ترامپ ئەوەشی زیاد کرد ئامادەی دانوستاندن و توێژە لەگەڵ ئێران بێ هیچ مەرجێک. لە بەرامبەردا عەلی خامنەیی ڕێبەری کۆماری ئیسلامی دەڵێت ئەوان لەگەڵ ئەمریکا و توێژ ناکەن و شەڕیش ڕوونادات. لە هەلومەرجێکدا کە ڕێبەرانی کۆماری ئیسلامی و ئەمریکا دەڵێن شەڕیان ناوێت و هاوکات هەڕەشەکان لە نێوانیاندا بەردەوامە، چەند ئەگەری ئەوە هەیە هەڵەی نەخوازراوی لایەنێکیان یان دەستێوەردانی لایەنێکی سێهەم ببێتەوەی هەڵگیرسانی شەڕ و لایەکی ترەوە چۆن ئەم دوو وڵاتە دەتوانن لە هەلومەرجێکی ئاوادا هەنگاو بەرەو دانوستاندن و توێژ هەڵبگرن ئەگەر دانوستاندن و توێژی ژێرەوژێر هەر ئێستا لە ئارادا نەبێت. ئازیزان، بۆ باس لەسەر ئەم تەوەرە ئەمڕۆ لە بەرنامە دوو میوان لەگەڵمان دەبن. میوانەکانی ئەمڕۆمان کە هەردوو لە ڕێگای سکایپەوە بەشدار دەبن بریتین لە بەڕێزان دکتۆر ئاواتی عەلیار، چاودێری سیاسی لێرە لە ئەمریکا و ئەمین سۆرخابی لێکۆڵەری سیاسی دانیشتووی ئەڵمان. بەخێرهاتنی هەردوویان بەرامە دەکەم و لەسەر ئیزنیان لەگەڵ کاک ئاوات دەست پێ دەکەین. دکتۆر ئاوات، وەک پرسیاری سەرەتایی، هەلومەرجی ئایستەی نێوان ئێران ئەمریکا ولای ئێوە بە مانای ئامادەبوونی دوولایەنەکە بۆ شەڕێکە یان نا ئەمە درێژەی ئەو هەڕەشانەیە کە لە ساڵی ڕابردووشدا بینیومان لە بین دوو وڵاتەکەدا؟ لە حاڵی حازردا ئەمریکا ئامادەیە بۆ شەڕ، لە حاڵی حازردا ئامادەیە بۆ شەڕ، بەڵام شەڕێکی مەحدود، چونکە هێزەکانی ئەمریکا هێزی زەمینی لە منتیقەدا کەمە، بەڵام هێزی هەوایی و هێزی دەریایی زۆری هەیە کە ئەوە دەتوانێت بەرپەچی هێندێک لە هێرشەکانی ئێران بداتەوە یا هێندێک زەربە لە ئێران بدات. بەڵام وەکو استراتیژی پێم وانییە هیچ لایەکیان پێیان خۆش بێ شەڕ بکەن. ئەمریکا ئێران لەبەر ئەوەی ئاگات تووشی شەڕ بێ احتیمالی هەروەکو ترامپ دوێنێ لە تویتەکەی داکوتی احتیمالە بەمانای نەمانی ئێران وەکو وڵات بێ ئەگەر شەڕێکی تەواو عیار لەگەڵ ئەمریکا بکە. ئەمریکاش پرەزیدنت ترامپ لە واقعدا دەستێوەردان و شەڕی لە منتیقەی خاوەرمیانەدا پێ زۆر شتێکی خراپە. ئەو هەر دژی شەڕ لەگەڵ عێراقیش بوو ئەو وەخت کە جۆرج بوش هێزەکانی نارد بۆ عێراق ساڵی 2003 و سەدام حوسێنیان لەسەر حکوم لابرد. بۆیە پێم وانییە هیچ لایەکیان استراتیژی شەڕیان بێ، بەڵام ئەمریکا سوورە لەسەر ئەوەی هێندێک لە خواستەکانی خۆی بە ئێران تەحمیل بکە. یعنی لە ئەوەدا زۆر سوورە و احتیمالی شەڕی ئەمریکا و ئێران، احتیمالی شەڕی عەرەبستان و ئێران یا ئیسرائیل و ئێران زیاتر لە احتیمالی شەڕی ئەمریکا و ئێران، مەگەر ئەوەی ئێران بۆ خۆی ئەمریکا انتخابکە بۆ شەڕ کە ئەویش بە نظری من خودکوشیە. کەواتە دکتۆر ئاوات، بە تێگەیشتنی ئێوە ئامادەبوونی ئەو هێزانە لەوێ ناردنی ناوی فڕۆکە هەڵگری ئابراهام لینکۆڵن و ئەو فڕۆکە بۆم هاوێژە B-52 ئەوانە دەگەڕێتەوە بۆ شێوازێ ترساندنی ئێران یا هەر لە ڕاستیدا کاردانەوەیە کە بەو هەڕەشانە کە ئەمریکا ئێژێ هەستی پێکردووە؟ هەردووچان گان بۆ دیپلۆماسی، ینی دیپلۆماسی کەشتی جەنگی ئەوە لە مەشهور و لە شێستەکان و پەنجاکان ئەمریکا ئەوەی دەکرد هێندێک وڵاتان بترسێنێ نێرووی دەریایەکەی دەناردە نزیک ساحلی ئەو وڵاتانە. ئەوەش بەشێک لەوەیە، ئەوە دەتوانێت هەردووچیان بێ. یعنی ئەوە هەم بۆ ترساندنی ئێرانە، هەم بۆ دڵگەرمی هاوپەیمانەکانی ئەمریکایە، هەمیش بۆی ئەگە ئێران زۆری
پێی لە بەڕێی خۆی درێژتر کردەوە زەربەیەک لە ئێران بدەن بۆ هەرسێک مەبەستن. کاک ئەمین بەڕای ئێوە ئەو تویتەی دوێنەی دانەڵد ترامپ کە با بڵێن قسەشی زۆر لەسەر ساز بووە دکتۆر ئاڵجی ئاماژەی پێدا کە دەڵێ کۆتایی ئێران چون ئەمە دەتوانێت شێوازی ڕوانینی وڵاتانی ناوچەکە خەڵکی نێوخۆی ئێران تەنانەت ئۆپۆزیسیۆنیش بگۆڕێ بە ئەگەری شەڕەکە کە دەڵێ ئێران کۆتایی پێدێ بەبەستیەوە ئێران وەک قەوارەی سیاسی کە دەیناسی کۆتایی پێدێت یان نا بەبەستی کۆماری ئیسلامی ئێرانە. ڕاستیەکەی بەپێی ئەو ئەزموناکە لە بڵێن دەی ڕابردوو لە ناوچەکە هەیە ئەتوانێت لە ناوچوونی کولی ماهیەتی ئێران بێت بە بڕوای من ئەگەر قرار بێت ئەو سناریۆکە لە عێراق یا لە سووریا ڕوویدا ئەوەش لە ئێران ڕوو بدات بە سەرنجدان بۆ تایبەتمەندیانە کە ئەبینین لەباری سیاسی و سەفبەندیە سیاسی و نەتەوەییەکان کە لە ئێران هەیە ئەگەر بەو معنا هێرشێک ئەمریکا هێرشێک کاتە سەر ئێران و شەڕێکی جبهەیی و شەڕێکی متعارف لە بینیانە ڕوو بدات ئەتوانێت بە معنای لە ناوبردنی خودی ینی کیانی سیاسی ئێران بێت. بەڵام ئەشتوانێت چون ینی ئەگەر ئێمە نبینی ئۆپۆزیسیۆنێک نبینین و پۆزیسیۆنێکی جدی بۆ ئێران لەوانەیە ینی ئەمە گشتی ئەگەر و پێشگویی یان پێشبینیکردنە بەڵام باتەوە جۆبەوە لەوانەیە هەروەکو کە دکتۆر ئاواتی شوتی جۆرێک شەڕێکی مەحدود یان زەربە لێدانێک بێت بەڵام لە ئەگەری شەڕێکی جدی و شەڕێکی پان و بەرین پێم وانە ینی ئێران زۆر لە بەشێکی زۆر لە معادلاتەکە گۆڕدرێ و ئەو کیانە سیاسیە کە ئیسە بەناو ئێران ئەیناسین ینی دەتوانێت قسەکەی ترامپ بسەلمێنێ. کەواتە بەڕای بەڕێزت بە پێچەوانەی ئەو ئەزمونە کە کرا لە عێراق و لە ئەفغانستاندا و تا هەندێک لە لیبیدا ئەگەر قەرار بێ شەڕێکی بیانی لەوانە ئەمریکا و پمەنەکانی دژی ئێران بکرێت دەرەنجامی شەڕەکە تەنیا ڕوخانی کۆماری ئیسلامی و شەڕی نێوخۆیی نابێت بە گشتی لە دەستچوونی قەوارەی ئێران دەبێت واتە پارچە پارچە بوونی. بێگومان ئەگەر شەڕێک لەو جۆرەکە ئەو هێرشەکە ئەمریکا کردیە سەر عێراق یان سەر ئەفغانستان ئەگەر هێرشێکی وا بۆ سەر ئێران بکرێت من پێم وابێ تۆڵەی ئەو چەند ساڵە ینی تۆڵەیەکی بڵێن نەک مێتافیزیکی بەڵام ئەو چەند ساڵە کە ئێران لە عێراقا کردی لە سووریا کردی هەمووی لە وڵاتەکەی لەو وڵاتەکە ئیسە پی ئەڵێن ئەو پانتای خاکە کە پی ئەڵێن ئێران ڕوو ئەدات و خاکەکەی لە بەریەک هەڵەوەشێتەوە ینی لەباری سیاسی و قەوارەی سیاسی و پێکاتەی جەمعیەتیەکەیشی. باڵێ دینەوە سەرەوە باسەکەەوە کە بزانین کورد و بەلوچ و تورکمانە بێت چۆن چاو لەو بابەتە بکەن لەگەڵ تۆ دکتۆر بەڵام لەگەڵ دکتۆر ئاوات بپرسم دکتۆر ئاوات بەنسبەتی ئەوەی کە ئەڵەی شەڕیان ناوێت ترامپیش دەڵێت شەڕ هەم لە بواری ئابووریەوە دژوای دروستەکە بۆ ئێمە هەم خەڵکی تیا کوژرەوە بە قسەی ئەو دەڵێمە بەوە ڕازی نین لەو لای ئێرانش دەڵێ شەڕ ناکەم کەواتە پێ دوایە ئەگەر شێ ڕووبدا دەرەنجامی هەڵەی لایەنێکە بێت یا دەستێوەدانی لایەنێکی سێهەم. هەڵی هیچ لایەنێک نابێ بە نظری من هیچ لایەک عەمدەن مستەقیمە ناڵێ ئێمە شەڕ دەکەین ممکنە بەهانەیەک ببینەوە ئەلان ئەمریکا بەهانەی هەیە لە واقعدا ینی ئەمریکا بیانووی هەیە ئەگەر ئیشتیای لێ بە شەڕ ساز بکە چونکە لە هەفتەی پێش لە هەفتەیەک لەوە پێشڕ تا ئێستا 3 جار لایەنگرانی ئێران بە مەنافعی ئەمریکا حملەیان کردووە و بە مەنافعی دۆستانی ئەمریکا زەرەریان وارد کردووە لە کەشتەکانی فوجەیرا 4 کەشتی خراپ بوون دۆستەکانی ئەمریکا بوون هەموو دۆستەکانی ئەمریکا بوو نەفتی عەرەبستان لو لە نەفتی عەرەبستان دیارە نەفتەکەی زۆری بۆ ئەمریکا و ئەوروپا دێ هەروەها دوێنێش کە ئەو موشەکی کاتوێشا هاوێشراوەتە گرین زۆن لە بەغدا و نزیک 1 کیلومتری سەفارەت کەوتووە هەموو ئەوانە بیانۆ دەستی ئەمریکا بە نظری من کاسەی سەبری ئەمریکا ئەگەر یەک دوشتی ئاوای دیکە ڕووبدا وەکو فارس دەڵێت لە بریز دەبێت بە فکری من و دکتۆر ئاوات پێ دوایە چەند ئەگەری ئەوەی هەیە کە ئێران یا ئەو هێزانەی کە سەر بە ئێرانن هەنگاو هەڵبگرن بۆ بەوتەی ئێوە سەرڕێژبوونی کاسەی سەبری ئەمریکا.
ئەمن بۆ خۆم پێم وایە شەڕێکی مەحدود بە قازانجی ئێرانە بە قازانجی ئەمریکانیە. یعنی ئێران حەز دەکات شەڕێکی چکولە بکرێت و هەندێک لە بنکەکانی لێ بدرێ، بەڵام دوای قازانجەکەی چییە؟ قازانجەکەی ئەوەیە دەڵێ ئێمە لە جێگای خۆمان ناوینەوە، هێندێک مشکلاتی نێوخۆی هەیە، هەموو ئەوانە بەو شەڕەدا دەپۆشێ، دەژڵێ ئێمە لە منطقەی خۆمان ماینەوە و ئەمریکاژەوە عەقبنشینی کرد و هیچی پێ نەکرا و پێ وایە ئەمریکا دەکەوێتە ئەو داوەوە؟ ئێران دەیەوێت ئەمریکا بخاتە ئەو داوەوە و بە نظری من ئەمریکا هەروەکو لە قسەکانی کاربەدەستانی ئەمریکاشدا استراتیژیەکانیان نیشان دەدا حەز دەکەن نەکەونە ئەو داوەوە. بەڵێ فەرموو. چونکە ئەگە بکەونە ئەو داوەوە بە نظری من لە حاڵی حازردا کە هەموو دنیا ئوروپاش تەنانەت دۆستەکانی ئەمریکاش پێیان وایە ئەمریکا چۆ بۆ شەڕ، کەیسی ئێران بەخۆتر دەکات بە زیدی ئەمریکا لە ئەفکاری عمومی جیهاندا. بە نظری من ئەمریکا ئەفکاری عمومی نێو وڵاتی خۆی ئەی ئەمریکا و ئوروپای لە پژ نییە لە حاڵی حازردا. یعنی میدیای ئێرە زۆر کەم باسی شەڕ دەکەن، میدیای ئەمریکا زۆر کەم باسی شەڕ دەکەن، مەگەر ئەوانەی نخبەن و چاودێری سیاسین ئەوانە ئیمکانی شەڕ بین، بەنا خەڵکی عادی ئەسڵ بۆیان مەترع نییە. بەڵام لە حاڵێکدا ئەمریکا ئەگە بێوێ شەڕێککە ئەفکاری عمومی ڕای گشتی وڵاتەکەی خۆی ئامادە دەکات، دۆستەکانی خۆی ئامادە دەکات. ئەوانەی ئوروپا لانی کەم هێندێکیان بلەخەرە پشتیوانی لە ئەمریکا هەر دەکەن، باوەستێوکە لەگەڵ هێندێک سیاسەتەکانی ئەمریکاش ممکنە مخالف بن، بەڵام ئەمریکا هەڵدەبژێرن بە دژی ئێران. دینەوە سەر ئەو لایەنەی کە لە ئەمریکا چەند حەز بۆ شەڕەکە هەیە، یا ئایا هەر لایەنێکەیە جگە لەو کە ئەڵێن جان بۆڵتۆن و هەندێک لایەنگرانی ئەو. بەڵام کاک ئەمین ئاماژەتدا بەوە کە لە ئەگەری شەڕێکی جددی و گەورە دژی ئێران قەوارەی سیاسی ئێران تێک دەچێت و پارچە پارچە دەبێت، کەواتە ئەو گەلانەی کە دژی قەوارەی سیاسی ئێستای ئێران جودای خوازن، چون پێیان وایە کولتوری سیاسیان هەڵگەڕی بەرابەری نەتەوەکان و ئێتنیکەکان نییە، ئەوان حەزیان لە شەڕەکەی و گروپەکانیان، واتە گروپە کوردەکان، گروپ بەلوچەکان، تورکمانەکان، تورکە ناسیۆنالیستەکان یا عەرەبە جودای خوازەکان، ئەمانە پێشوازی شەڕەکە دەکەن؟ ئەگەر لەسەر کوردستان قسە بکەین، ئێمە ئەزمونێک هەیە لە کوردستانە، ئەویش کوردستانی باشووریان کوردستانی عێراقا کە بەهۆی هێرشی ئەمریکا بۆ سەر عێراق توانرا لەوەیە کیانێکی نیوە و ناتەوە و بە هەموو ئەو ڕەخنانەکە لەسەری هەیە، بەڵام لەسەر ڕای گشتی کورد لە کوردستانی ئێرانە ئەوە پەدیدەیەکی پۆزیتیڤ و مثبت بوو و هەمیشە ئەم چەند ساڵانی بە درێژای 20 ساڵی ڕابردوو هەمیشە ئەو ذهنیەتە لە خەڵکی کوردستان تەنانەت بەلوچەکان بووە کە مەسەلەن ئەگەری هێرشی ئەمریکا ئێمە ڕزگارمانە بێنی وەکو ڕای گشتی عرستانەکەم. بەڵام لەم دوایانە بە بڕوای من تەنیا ینی کورد و بەلوچ و عەرەبەکانیش نین، تەنانەت ئەو ویستە لە ناو تورکەکانیشە هەن، لانی کەم لە ناو نخبەکانی سیاسیە ئەو ویستە هەیە و ئەمە تەنیا نابەسرێتەوە بە کەمینە نەتەوەیەکان، تەنانەت ناوچەهایەکی تر لە ئێران کە کەمینەی نەتەوەی ژنین ئەوانیش ئەو جۆرە ویستی عەدەمی تەمەرکۆز یان ئەو ویستی واگراییە لە ئێران هاتیانە دروست بووە. جا بۆیە لەسەر ئەم ئەساسە نەتەوەکان کە یەکێک لە بەرجەستەکانیان کە کورد بندەباری سیاسی و ڕێکخراوەیەوە، من پێم وابێ لە ڕای گشتیانە ئەو ئیدە هەیە و تا ئەنازەیەکیش هەنی ئامادەجی ئەویان تیا هەیە خەڵک وەربگرن لەو ئەزمونە. ئێسامە جیاوازە لەوەکە لایەنە سیاسیەکانی کورد یان بەلوچیان عەرەب چەنێ ئامادەجییان تایە بۆ ئەوە چۆنی ئەتوانن ئەم هەر لە بخوازنەوە پێما بە بابەتێکی ترە. بەڵام بەگشتی ڕای گشتی لە کوردستانی ئێرانە بە درێژایی چەند ساڵی ڕابردوو هەمیشە ئەوە بووە، ینی نگاهیان بە ئەمریکا وەکو منجیەک بووە کە ئەگەر بدات لە ئێران و ئەوانیش وەزعیەتێک وەکو کوردستانی باشوور پێ. کاک ئەمین کە دەڵێ ئەو ڕوانینە هەیە، بەڵام
دەزانین کە ئێران بەهۆی ئەوەی کە سوپای پاسدارانی هەیە کە شێوازێکی تایبەتە لە هێزی سیاسیینی و خۆی سەرکوتکەر ئەو نگرانیش هەیە کاگەر لە شەڕێک ڕوو بدات و ئەو پارچەی پێش بێت ئەو هێزانە هێزێکی ترۆری زۆر بەتوانیان هەیە هەستەی شاراوەی زۆریان هەیە خانەی شاراوە کە دەتوانن ببنە هۆی با بڵین کوشتنێکی خەڵکێکی زۆری بێتاوان دوای کۆتایی شەڕەکەی ئەمریکا لەگەڵ ئەوە لەسەر سنوورەکانی بینەتەوەکانی شەڕە لە بینی تورک و کورد و فارس تەنانەت کورد و عەرەب لە ئیلامدا عەرەب و فارس تورک و فارزیانی ئەو شەڕنوێتەوە یەش ڕەنگە پێش بێ ڕەنگە لەو کاتەدا هەرچەنێ کورد ئامادە بێ بەهێزەکانیەوە تورکیا و ئازەربایجانیش پشتگیری لە تورک بکەن و ئەمە بێتە هۆی کوژانی بە ملیۆن خەڵک ئەو نیگەرانیە بۆ لای ئێوە چەند جددیە؟ ئەوە نیگەرانیە کە چەندین ساڵە هەیە و هەتا ئاوا بێت و هیچ پرۆژەیەکی دموکراتیک لەلایەن هێزە سەراسەریەکان لە ئێرانەوە نەتەوەکانیش لەگەڵیانە نەبێت ئەم مەترسیە هەمیشە مەترسیەکی ئاکتیڤ و زینووە و لە ئەگەری هەر ترازانێک یان لە ئەگەری هەر ئاڵوگۆڕێکی سیاسیە بە نەزەری من شەڕی نەتەوەکان لەگەڵ ناوەندا شەڕی نەتەوەکان لەگەڵ خۆیانە ئەمە هەیە من ناتوانێت ینی چاوپۆشی لێ بکەی بەڵام ئەو کەسە لە نەهایەتە ئەیباتۆ کە پرۆژەیەکی تۆکمە و پرۆژەیەکی داڕێژراوی بێت کە بە بڕوای من هیچ کامێکیان تا ئیسە نییانە ینی بە کوردیشەوە هێزە سیاسیەکانیشی پرۆژەیەکی تعریفکراوی مشخص بۆ چارەسەرکردنی ئەو کێشە یان بۆ بردنەوەی ئەو شتەکە هەر کەسێک هەر لایەنێک ناوچەیەک بەهی خۆیەزانێ تا ئیسە ڕاستیەکەی ئەوەیە هیچ پلانێکی مشخص لە ئاران نییە و هەرەوەیش بێگومان ئەگەر شەڕێک ڕووبات ئەوەیش مەرحلەیەکی گوزارە و کوشتن و جەنایەت لایەن سوپای پاسدارانەوە کە ئەتوانێت ئیستفادە بکاتەوە و حتا هێزی دەرەکی لە دەرەوەی کوردستانی ئێران ئاودیوی سنوورەکانی خۆی بکات و هەموو ئەمانە ئەگەرن و چونکە ئێمە ئێستا نازانین کە ئەو شەڕە چۆن ڕوئەدات ئەمە فقط یعنی احتمالێکە ئەیدەین بەڵام لە هەر کامێک لە ڕوودانی هەر کام لەو ئەگەرانە بە بڕوای من ڕوودانی ئەو تەنەش و تعارزانە شتێکی ئاساییە لە باتەوەجو بۆ مێژووەکە کوردستانی ئێران و بەگشتی ئێران هەیەی لە تەناقض و تعارزی نەتەوەکان لەگەڵ خۆیان و نەتەوەکان لەگەڵ مەرکەز. بەڵێ دکتۆر ئاوات ئاماژەت بەوەدا کە ئەگەریش شەڕێ بێ شەڕێکی چکولە دەبێت و ئەمەش بە قازانجی ئانەبێت بۆیە ڕەنگە لایەنێک لە ئێرانیا بە گشتی دەسەڵاتیان حەزکا بە شەڕێکی چکولە بۆیە خەریکە تێزی ئەمریکادا بە و کارانە بەڵام پرسیارەوەیە کە چ تەزمینێکی شەڕەکە چکولە بمێنێتەوە هەرچەند ئەمریکا بیەوێ ئەگە قرار بێ ئەو هێرشانە لە ئەگەری شەڕێکی چکولەدا شەڕێکی مەحدوددا ئەو هێرشان بکرێتە سەر هەندێک لە بنکە گرنگەکانی پاسداران ڕێبەرایەتی کۆماری ئیسلامی بنکە ناوەکیەکان و بێتە هۆی سەرهەڵدانێکی نێوخۆیی واتە ئێرانیەکان چۆن نتوان خاڵیان لەوە ڕاحەت بێ کە ئەگەر شەڕێک چکولەوێ لە چکولە ئەمێنێتەوە تەنانەت دەتوانێت بێتە هۆی زیادکردنی توانای سەرکوتییان لە ناوخۆدا. ئەوە ڕیسکێکی زۆر گەورەیە ئەگە ئێران ئەوە بکە. ئێران ڕەنگ هەروەکو جەنابەت باست کرد ڕەنگە پێی وابێ ئەگەر شەڕێکی چکۆلە بێ ئەفکاری عمومی ئەمریکا و ئوروپا ئەوەندە فشار بۆ ئەدمنستریشنی دەوڵەتی ترامپ دێنن کە بکشێتەوە لە هێندێک شت بەڵام بە نەزەری من ئەگە شەڕێک بێ ئەگە دەوڵەتی ئێرە پێی وابێ ئێران واقعا عقب نشینی ناکە پاشەکشە ناکە لەو خواستانەی کە دەیوێت بە ئێرانی تەحمیل بکە احتیمالی ناردنی هێزی چەکداری زمینی هەیە لکە لەو حاڵەتەشدا هەروەکو کاگ ئەمین فەرمویان احتیمالی لەدبوون و نەمانی ئێران قوارەیەکی سیاسی وەکو دەوڵەتی ئێران کە تقریباً 300 ساڵە ئاوایە کە هەیە ئەو دەوڵەتە احتیمالی لێکترازانی هەیە و هێندێک مەحافلی ئێرەش واقعاً پێیان وایە کە دەوڵەتێکی گەورەی وەکو ئێران بەو پۆتانسیێلانەی کە هەیەی جەمعێتی زۆرە وڵاتێکی دەوڵەمەندە هەر کەس حاکمی بێت شا بێت جمهوری ئیسلامی بێت ئەوەی دوای ئەوە دێ مەترسیەکە بۆ دەوروبەرەکانی هەستێکی شۆڤینیزمی فارسی هەستێکی هێژمونی تەلەب و ئیمپراتور مەعابانەی هەیە کە تەنها ڕێگایەک کە دەیوێت سەیتەرە بکە بە هەموو وڵاتانی دەوروبەر کە وەکو ئێران کردی زمانی شاش تقریبان خەریک و وای لێبێ پێیان وایە ئەگەر و هەمیشە چالنجێک بۆ
ئەمریکا و بۆ ئوروپایەکان پێیان وایە ئەگە ئێران ئەوا بمێنێ کە هەیە ئەو احتیمالی ئەو چالنجە لە دەوڵەتی ئایندەی ئێرانیشدا هەردەبێ پاش ئەوەی سەقامگیر بوو پاس 20 ساڵ بۆیە هێندێک مەحافل ڕەنگە پێیان خۆش بە ئێران تەجزیە بێت لە واقعدا. بەڵێ کاکاوات ببوورە ئاماژەتدا بە ئەو حەزانەکە هەیە بەڵام لەگەڵ ئەوە لایەنێکەوە دەزانین کە بڕیاردەری کۆتایی ترامپە وەک سەرۆکی ئەمریکا و فەرماندەی هێزی لەشکەری هەرچەند ئەتوانێت کۆنگرەس ڕێگری بێ بەڵام پرسیارێک ئەوەیە کە ترامپ هەرچەند دەڵێ شەڕی ناوێت بەهۆی هەم بەحسی ئابوووریەکەی و هەم بەگشتی حەزی لە شەڕ نییە وەک خۆی دەڵێت چەند ئەگەریەوەی هەیە لە کاریگەری گۆڕانکاریەکانی نێوخۆی ئەمریکا ئەو گوشارانە کە بۆی لەلایەن کۆنگرسەوە بە خاتری هەم پەروەندەی دەستێوەردانی رووسیا لە هەڵبژاردنەکاندا هەم پەروەندەکانی تر کە بەنسبەتی ماڵیات و باجی ترامپە ئەو چالاکیانە کە منداڵەکانی هەیەە وای لێ بکا کە بۆ با بڵێن زاڵبوون بەسەر ئەو ناکۆکیانەدا شەڕێک هەڵبگرسێن لەگەڵ ئێراندا. من پێم وایە ئەوە احتیمالی ئەوە ضعیفە احتیمالی ئەوە ضعیفە چونکە ریسکێکی زۆر گەورەیە ئەگەر فقط بۆ ئەو مەبەستە بێ بۆ مەبەستی استراتیژیک نەبێ بۆ مەبەستی شخصی بێ معمولاً ئەو شەڕە گەورانە ئی دەوڵەتی ئەمریکا هەم دموکراتەکان لەسەرین کۆکن هەم کۆماری خوازەکان شەڕی وێتنام مەسەلەن دموکراتەکان دەستیان پێکرد کۆماری خوازەکان تەواویان کرد شەڕەکانی دیکە گەورەترین شەڕی ئەمریکا بۆ تا پاشەڕی جیهانی دووەم بە نظرم من ئەو کێشە لەگەڵ ئێرانیش دەبێتە کێشەیەکی استراتیژیک دەبێتە بۆ هەموو سیاسەتی ئەمریکا و بە نظری من پێم وانە یەکجار وای لێ بێ ینی لەبەر خواستی خۆی مەسەلەن ترامپ بۆی مەسەلەن ماڵیات وانەی ماڵیاتی کەم بێتەوە بۆ دەرنەکەوێت کە مەسەلەن ماڵیاتی داوای نەداوە ئەو کارە بکە حتا دکتۆر ئاوات تەنانەت ئەگەر پرسی ئستیزاحکردنی ترامپ وەلانانی بێتە ناو کۆنگرسەوە دیارە ئەو شتە دیار نیە ئەسڵەن ئەگەر شتی وا ڕوودا بەهۆی هەر زانیاری تازۆ کە دەربکەوێ بەڕای ئێوە حتا لەو کاتەشدا ترامپ کاری وا ناکات؟ من ئەگەر نییە پێم وانە مەسەلە ئیستیزاح بێتە گۆڕێ پێم وانە مەسەلە ئیستیزاح بێتە گۆڕێ بخوان ئەلان تقریبا منتەفیان کردو مەسەلە ئیستیزاحکردن و ئیمپیچمنت ئەوەی بە ئینگلیسی پێ دەڵێن زۆر چاکە ئەگەر بکرێ بە کورتی ئاماژە بە شتێکی دکتۆراوات ئەوەی کە دەکوترێت دموکراتەکان بە فەرمی ناڕازین لەو هەلومەرجە کە ئێستا هەیە لە کەنداودا و ئەو ئەگەری شەڕە بەڵام ئەگەر دەسەڵاتی ترامپ و وەزارەتی بەرگری بتوانێت شتێک نیشان بدا کە بەڕاستی ئێران هەڕەشەی کردووە و هەڕەشەکەش بکە بەکردەوە بگاتە جێبەجێکردن واتە لە کەشتێکی ئەمریکایی لە سەربازەکەی بدرێت ئەو کاتە پێ دوای ئەوانیش پشتگیریەکەن لە شەڕێکی چکولە؟ 100% دەیکەن ئیتفاقاً ڕئیسی دموکراتەکان ئیسەنا شومر لە تەنها شتێکی لەگەڵ دەوڵەتی ترامپ موافقە ئەوەیە کە لە بەرجام چۆ دەرێ ئەو دموکراتیش بوو ڕخنەی زۆری لە ئیسرائیل دەگرت سەناتۆری نیویۆرکە شومر زۆری لە نەفرەی زۆری لە ئۆباما دەکرد کە بەرجام ئیمزا کردو بە قازانجی ئێران تاو دەبێت ینی لە مەسلەی ئێراندا پێم وانە هیچ کەس مخالیفی بێ مەگەر ڕەنگە هێندێک دموکراتی زۆر لیبرال باڵێ دینە سەر ئەو ئەگەر بکرێ سەر ئەو باساڵتە دەزانین کە تقریباً بەگشتی ئەوانەی کە خۆیان خۆپاڵێون بۆ هەڵبژاردنەکانی نێوخۆی دموکرات بۆ 2020 سەر و کۆماری هەمووی دەڵێن دەگەڕینەوە بەرجام بەڵام جگە لەو باسە کاک ئەمین چەند ئەگەریەوەی هەیە کە هەر ئێستا وتوێژ دەستی پێکرد بێت دەزانین لە کاتی ئۆباماشدا وتوێژەکان بە نێوەنجیگەری عەمان دەستی پێکرد بوو دواتر دەرکەوت کە وتوێژ دەستی پێکردووە ئایا ئەگەریەوە هەیە کار ئایستا ژێرا و ژێر خەڵکی وتوێژ بن دەسەڵاتی ئەمریکا و کۆماری ئیسلامی؟ ئەزانی نیشانەکان پێم وایە بەهێشتا ئەوە ناڵێن بەڵام من پێم وایە بە هەوڵی ئێران خەریکە هەوڵێک ئەدات کە وتوێژێکی ژێر بەژێر بکات و یعنی پێی ئەو هەواڵانە کە ئەدرێتە دەرۆ بەڵام ئەمریکا ڕازی نابێ بەوە کە ئێران وتوێژێکی ژێر بەژێر بکات چون مێژووی لە سیاسەتی دەرەوەی ئێرانە هەمیشە ئەوە بووە چ لە کاتی تەوابوونی شەڕی ئێران و عێراق قەتنامەی 598 یان بڕیارنامەی 598 ئێران لە کاتێکە خەریکی شەڕ بوو ئەیدا لە عێراق و عێراقیش لیەدا
هاوکات خەریکی وتوێژ بوون بۆ گەیشتن بە ڕێکەوتنێک و تەنانەت لە بەرجامیشە هەر ئەو شتە بوو هەتا ئەو کاتەکە گەیشتن بە ڕێکەوتن ئێران بەشێک لە چالایەکەکانی خۆی ڕەسانەیە کردەوە لە ڕاگەیاندنەکانە ئەعلامیە کرد. ئیسەیشی لەگەڵ بێم پێم وابێ هێشتا قۆناغی وتوێژ دەستی پێ نەکردووە، بەڵام ئێران هەوڵێکەدات کە ئەمریکا ڕازی بکات کە وتوێژەکان ژێربەژێر بێت چون بۆ ئەوە کە ئێران بتوانێت مەسرەفی داخڵی ببێ بۆی و لە ڕای گشتی ناوخۆیە یا ئەو کەسانێک کە هێشتا بڕوایان بە کۆماری ئیسلامیە جۆرێک ینی وجهەی ئێران کۆماری ئیسلامی لەلای ئەوان نەڕوخێت. باڵێ کاک ئەمین ئەو باسەش کە هەیە ئەوەیە کە ئێستێمە ئۆپۆزیسیۆنێکی بەهێزمان نییە، هیچ شێوازە یەکدنە ئۆپۆزیسیۆندا نییە کە لە کاتێکی ئاوادا بتوانێت کاریگەر بێت لەسەر سیاسەکانی دەرەوە، چ بە قازانجی ئێران یا خەڵکی ئێران، چ بە زیانی دەسەڵاتی کۆماری ئیسلامی، و یا ئەوە کە بە شێوازێ ئاواتە دروستکە بۆ نێوخۆ بۆ خەڵکی نێوخۆی ئێران. ئەمە چەند لەم هەلومەرجەدا کاریگەری هەیە لەسەر ئەو شێوازە بڕیارە کە ئەمریکایدا و ئەو شێوازە کادانەوە کە ئێران هەیەی؟ بێگومان کاریگەری زۆرە ئەوە لەسەر سیاسەتدا ڕێژەرانی ئەمریکایی و بەگشتی ڕۆژاوایی ئەگەر قرار بێ پرۆژەیەکیان ببێ بۆ ڕوخانی کۆماری ئیسلامی و تەنانەت ئەگەر پرۆژەیەکیشیان نەبێ بیرڕوخێنن، من پێم وابێ نەبوونی ئۆپۆزیسیۆنێک ئەوە زیاتر ینی ئەو فرسەتە ئەدا بەدەست کار بەدەستانی کۆماری ئیسلامیۆ کە زووتر لەگەڵ وڵاتە ڕۆژاواییەکان یان بڵێن کە ئەمریکا هێزە سەرێکیەکەیانە زۆرتر بە ئەو فرسەتە ئەدا بەوان کە ئێمە تەنیا هێزین ئیسەیشی لەگەڵ بێت هیچ هێزێکی تر نییە بێژگە لە ئێمە بتوانێت ئەم خاکە بەڕێوەبەرێ ئەم وڵاتە بەڕێوەبرێت. من پێم وابێ ئەوە زۆر کاریگەری نگەتیڤی هەیە لەسەر ئەوان. ئێمە ئەزانین لە ساڵی 1970 هەتاویە کە ئەکسی ئەم شتەی ئیسە اتفاق کەوت کە کاتێکە لە ئێرانە جموجۆڵێک دروست بوو، بەڵام ئەو وەختە ئۆباما ئامادە نەبوو پشتیوانی بکات، بەڵام ئیسا ئەکسی ئەو شتەیە و ئیسە جموجۆڵێکی ئەو تۆی ڕێکخراو نییە لەوانەیە ناڕزایەتی ببێت، بەڵام ئێمە بین چ لە دەرەوەی وڵات چ لە ناوخۆی وڵات و ئەمە ڕخنەیەکی زۆر سەرەکیە لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی مەبەستم سەراسەریەکەیەتی کە هەتا بەرعەلەیهی ترامپ بەیانیەکەوە کە نۆباسی کۆمەڵگای مەدەنی ئەکەن کە کۆمەڵگای مەدەنی نیمبەند چەندێک کاریگەری هەیە و دژ بە شەڕی سووریا بەیانیە ئەدرێەوە خەڵک تلایەدا، بەڵام بۆ شتێکە ئیسە ئێران خۆی چەندێک زۆرتر متتەهەمە کە ئەوێ شەڕ بکات و دەخاڵەتەکە و ئیسێش کە کیانی نەتەوەیەکەی و کیانی سیاسیەکەی لە خەتەرایە نەک ئۆپۆزیسیۆنی ئێرانی، ینی ئەوە ثابت بوو کە ئەو جامعە مەدەنیە ئێرانیش کە باسیەکەن زۆرتر مۆزوعیان دیاردەیەکی بادکۆنەکی و دیاردەیەکی تووخاڵیە و ئەو شتێش کە تر بوو زۆرتر سیاسی بوو. دکتۆر ئاوات هەر بە نسبەتی ئەو ئاماژە کە کاک ئەمین دای بە کۆمەڵگای مەدەنی چەند نەگەریەوەی هەیە ئالەم هەلومەرجەدا لەم نگەرانی و ناهومێدیە کە لێران دروست بووە و تونتربوونی گوشارە ئابوووریەکان، هەڕەشەی سەربازی کە کاریگەری لەسەر با بڵێن دەرونی مرۆڤەکانیش دەبێت، خەڵک ناو خۆدا سەرهەڵدانی دروست بکەن و ئەم سەرهەڵدانە بێتەوەی گۆڕانکاری نەشەڕێکە چاوەڕوان دەکرێت. ئەوە ئیداالە باشترین شێوەیە ئەگەر ببێت، بەڵام ئەو سیستمی تۆتالیتەری جمهوری ئیسلامی و هەموو سیستمە تۆتالیتەرەکانی دیکە بە حەدێک دەستیان بەسەر هەموو شتی کۆمەلگا داگرتووە، جوگەکانی کۆمەلگا داگرتووە، تقریبەن نەفەسیان لە هەموو ئۆپۆزیسیۆنێکی نێوخۆیی مەدەنیش بڕیوە. پێم زۆر دوورە بەعیدە شتێکی وابێ، مەگەر ئەوەیە لە حاکمیەتدا شکافێک ئیجاد بێ، فەرزەن پاسدارانی منتیقەی فەرزەن مازەندەران ئیعلامی سەربزەوی بکەن، بڵێن ئێمە موافقین دەبێت لەگەڵ ئەمریکاوانێک بکەین، نابێت شەڕ بکەین و کارێکی فڵانەوە. لەو حاڵەتەدا دەتوانێت خەڵک بەسیج بکە لە جێگاکانی دیکەش چاودێرکەری بکەن. بەڵام فەرمووی
لە حاڵەتی وێ ئەمریکا ئێران بۆ باران دەکا و خەڵکیش هەستن بە دژی ئیمکانی نییە. زۆر سپاس لە بەڕێزان کاگەمینی سۆرخابی لە کۆدری سیاسی و دوکتۆراواتی عەلیار چاودێری سیاسی و ئێوەی ئازیز کە تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون تا بە گەیشتنەوەیەکی تر ژیانتان پڕ لە شادی و سەرکەوتن.